ئێوارەتان باش بەڕێزان خوشک و برانی خۆشەویست بە ناوی ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد و کاکامەرانەوە بە خێراتنێکی گەرمتانەکەین هیوادارین بتوانین ئێوارەیەکی بەسوود بەیەکەوە بەسەر بەرین. ئێستاش کۆڕەکەمان بە دەقەیەک وەستان بۆ گیانی پاکی ڕاستەقینەی کوردستان و شەهیدانی ڕۆژئاوا و شەهیدی قەڵەم کاوەگەرمیانی و هەروەها زانای ئاینی و مامۆستای ئاینی مامۆستا محەممەد سەڵماشی کە ئەمڕۆ کۆچی دوایی کردووە دەست پێکات. زۆر سپاس. بەڕێزان بە ناوی خۆم و ئێوەشەوە بە خێراتنی کامەرانەکەین کەوە لە کوردستانەوە تەشریفی هێناوە بۆ ئەم کۆڕە. کۆڕێکی لە لەندەن ڕێخست بوو لە چەند ڕۆژی ڕابردوو، ئەمەش دووەم کۆڕێتی لە بێرمیگام، وەلەو بەڕاستی خەڵکێکی زۆر ئامادە بوو بۆ ڕۆژی ئیشکردن ڕۆژی پێنجشەممە، بەڵام تەنها دوو خوشکی تیا دوو ئافرەتی تیا بە خێراتنیانەکەین و نمونە زۆر هەوڵ هیوادانی زیاتر بووە، بەڵامی تر ئەوە بۆ جارێکتر وە هیوادارین ئەم جۆرە کۆڕ و کۆبوونەوە ئەدەبیانە زیاتر بێت لە بێرمیگامی تر، ئەمەش بە هەوڵ و هیمەتی ئێوەی بەڕێز دەبێت گەر یەکێک لە لایەن ئێوە کەس و کار و برادرانی ئاگادار بکاتەوە، بەڵکو بتوانین بۆ هەموو شتێک هەر لە لەندەن بێ، بەڵکو بێرمیگام بکەینە بنکەی ئەدەبیات و ڕۆشنبیریەوە کۆڕەمان هەیە. ئەم شوێنەمان هەیە لە ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد بەبێ بەرامبەر تا ئێستا هاوکاری کردین و یارمەتیاوی زۆر سپاس بۆ کاگۆڤە کە ئەرک و ماندووبوون نەگرێتە سەر ئەستۆی خۆی. بەڕێزان ئەمەوێت کورتەیەک لەسەر ژیانی بەڕێز کامەرانتان لەوانەیە زۆربەتان لە نزیکەوە بیناسن، بەڵام ئەوانەی کەنیان ناسیوە ئەمەوێت پێتان بناسێنم کامەران سوبحان لە ساڵی 1970 لە سلێمانی لەدایک بووە، دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانیە، بەشی دەرهێنانی شانۆ، بەڵام ئێستا بە نووسەر، دەرچووی بەشی میدیای زانکۆی سلێمانی، خوێندکاری ماستەرە لە میدیا، بۆ ماوەی ساڵێک مامۆستای ئەدەبیاتی شانۆ و شانۆی ڕۆژهەڵاتی بووە لە پەیمانگای هونەرە جوانەکان، نووسەری هونەرمەند، ماوەی 10 ساڵ بەڕێوەبەری نووسینی هەردوو گۆڤاری ئایندە و ڕۆڤار بووە لە دەستگای سەردەم، خاوەنی ئیمتیازی و هەردوو گۆڤارەکەی شێرکۆ بێکەس بووە، لە زۆرێک لە ڕۆژنامە و گۆڤارە کوردیەکان گۆشەی هەفتانەی هەبووە، سەرنووسەری ڕۆژنامەی کۆلتوری زەمەن بووە، 25 کتێبی چاپکراوی هەیە، 2 کتێبی نوێی لە ئامادەیە بۆ چاپکردن، ئێستا بڵاو نەکراوەتەوە، یەکەمیان لەبارەی ڕەوانبێژی و سالمی ساحب قڕان و مەلا عەبدولکەریمی مودەڕیسە، دووەمیان بە ناوی پاسکیلەکەی کاکم ڕۆمان و بیرەوەریە. دەستخۆشی لە یەکەی هیواداری سەرکەوتنی بۆ خوازین. بەڕێزان ئەم کۆڕێ ئەم ئێوارەیەک و بەڕێستان ئاگادارن بۆ ناساندنی دوو کتێبی بەڕێزیەتی، یەکیان بە ناوی لە خەیاڵەوە بۆ خۆڵ، ئەوی تریشیان بینینی گۆران لە 27 پەنجەرەوە ببورن. ئەمە چاپی دووەمی ئەو کتێبەیە بە هەنێ دەستکاریەوە کە پێشەکەکەی دکتۆر ڕێبوار فەتاح بۆی نووسیوە. ئێستاش داوا لە بەڕێز یەکەین لە داوا لە کامەرانەکەین بێتە سەر ستەیج و بەرنامەکەی پێشکەش بکات و کتێبەکانتان پێ بناسێنێت. گۆران بۆ سالمی ساحب قڕانە نووسێت، وتت بە حەزرەتی نالی ڕەفیقی دەربەدەرت، خەیاڵی عەودەتی موڵکی ئەسیرە نەخەیتە سەرت، زەلیلی نەجم و هیلالە شەوە سلێمانی، غروبی کردووە ڕۆژی شکۆی بابانی، بنوو لە قەبرەکەتا مستەریح بە ئەی سالم، لە تۆ کورترە ئێستا نەزان هەتا عالم. سالمی ساحب قڕانش لە دووری و غوربەتی سلێمانیە نووسێ، کوا کەریمێ بە کەرەم سوورەی گەداکانی گایە، حەسرەتە لەم تەبەقە هیمەتی مەردانە نییە، بە حەیا بێرە حوزور و بە ئەدەب سوژدە بەرە، خەڵوەتی دلبەرە سالم ئەمە مەیخانە نییە. دووبارە بە خێراتنتانەکەم هاوڕێیانی بەڕێز خوێنەران و ئامادەبوانی خۆشەویست. لە ڕاستیە ڕەنگە یەکێک لە شتە زۆر قورسەکان یا یەکێک لە شتە زۆر ناخۆشەکان بۆ نووسەر ئەوە بێت دانیشێت باسی کتێبێکی خۆی یا ستایل یا شێوازی نووسینی خۆی بکات، بەڵام هەموو جارێ لەم گفتوگۆیانە و لەم کۆڕ و کۆبوونەوانە لەسەر کتێب لەسەر بابەتێکی ئەدەبی دەرفەتێکی زۆر باشە بۆ نووسەر بۆ ئەوی بزانێت
ئەوەی کە لە ماوەی ڕابردووە کردوێتی یا ئەو نووسینانەی پێشتر نووسیوێتی چەندێک گەشتوەتە خوێنەر ڕەنگە ئەمە بۆ نەک بە تەنها من وەکو نووسەرێک کە پێشتر تەجربەی ئەم شێوەم لە مەراسیمی کتێب هەبوو بێ بۆ هەموو نووسەرێک وا بێت ئەوەی کە مانا ئەبەخشێ بە کتێب بەڕێی من و ئەوەی مانا ئەبەخشێ بە نووسەر تەنها کتێبەکەیەتی و بەس یا ئەو کەسەیە کە ڕەخنەگرە یا ئەو کەسێک کە خوێندنەوە ئەوەی کە مانا زیاترە بەخشێ بە کتێب بەڕاستی ئەو کەسەیە کە ناوی خوێنەرە کە ئێوەی بەڕێزن و ئەو هەزاران کەسەیە کە ڕەنگە نەمناسی بنیانەیە ناسم بەڵام خۆم بە حکمی شەیدایی خۆم بۆ هەردوو کتێبەکەەوە بۆ ناساندن و تایبەتمەندیە دوو کتێبەکە ینی پێم وایە خۆشم چێژ لەوە بینم کە جۆرە لە جۆرەکان هێڵە گشتەکانی کتێبەکان باسکەم پێچەوانەی ئەوەی لەندەن سەرەتا باسی گۆرانم کرد بەس ئەمەیان حەزەکەم باسی کتێبی دووەمیان بکەم چکێکە لەو کتێبانی خۆم کە توان بڵم سەرەتاکانی ئیشکردنم بووە وەکو کارکردن لە ئەدەبیاتی کلاسیکی کوردی و لە ڕەوانبێژی و لە بەلاغەی شعری کوردیە ئەویش بەناوی لە خەیاڵەوە بۆ خۆڵ ئەم کتێبە چاپی دووهەمە بەڕاستی و بڵین چاپی یەکەمی پێش 10 ساڵ لەمە پێش چاپ بوو و لە ماوەیەکی کەمە بەڕاستی پێشوازی لێکرا و تەواو بوو و چاپی دووەمی چاپی یەکەمی دکتۆر ئەحمەدی مەلا پێشەکی بۆ نووسیوم چاپی دووەمیش پێشەکیەکەی دکتۆر ئەحمەدی مەلام داناوەتەوە لەگەڵ پێشەکیەکی دکتۆر عەزەدین مستەفا ڕەسوڵ یادی بەخێر بێ و ڕۆحی شاد بێت کە گۆشەیەکی بوو لە کوردستان نوێ بە ناوی کونج باسی ئەم کتێبەی منی کردووە ئەم کتێبە من بەڕێزانەمێ ینی بۆتان باس بکەم کە لە خەیاڵەوە بۆ خۆڵچیەک ئەمە هەروەکو لە ناونیشانەکەیەوە لە خەیاڵەوە بۆ خۆڵ گەوهری وشە و مرواری ئەدەبی کوردی لە ڕاستیە ئەم کتێبە سێرچ و گەڕانێکی درێژ و فراوانە بەناو ئەدەبیاتی کلاسیکی کوردیە کە ئێمە باسی ئەدەبیاتی کلاسیکی کوردی خۆمانەکەین و ناوی ئەدەبیاتی کلاسیکیە بین زۆربەی هەرە زۆرمان ئەو ئەدەبیاتە کلاسیکیمان بیرەکەوێتەوە کە بە ناوی ئەدەبی کلاسیکی ناوچەی سلێمانی کە هەندێک جاریش بە سێ کوچکەی شعری بابان بەو سێ شاعرەوە بەڵام لە ڕاستیە ئەوەی من جیاوازترە ئەوەی من زیاتر گەڕانەوە پشکنینی دەق و ئەدەبیاتی دەستنووسی کوردستانی هەر چوار پارچەی کوردستانە و چی نووسەران و هەندێک جاریش هەندێک لە هونەرمەندان و بەرهەمە هونەریەکانیان بۆ نمونە عەبدوڕەحیم ڕەحمی هەکاری هەیە کە ئەمە یەکێکە لە ئەدیب هەرە گەورە و تەسەووفە هەرە گەورەکانی دنیای کورد کە یەکێکە لەو کەسانەی جگە لەوەی کە عارفێکی گەورە بووە جگە لەوەی کە دیندارێکی گەورە بوو لەگەڵ سەعید نەورەسیا بووە خۆش یەکێکە لە شاعیرە هەرە باشەکانی کورد بەداخەوە کەمتر بەرهەمی گەشتوتە باشووری کوردستان و کەمتر خوێنەری ئەمە پێ ئاشنایە و یەکێکە لەو نووسرانە بۆ یەکەمین جار لە ئەدەبیاتی نووسراوی کوردیە شانۆنامەی نووسیوە و یەکێک لەو شانۆنامەیانەی ناوی مەمی ئالانە باز لەوە ئەکرێت تەنانەت پێش شانۆگەریەکەی ئەلبەر کامۆ سوود تەفاهم ئەو شانۆی نووسیوە و چیرۆکەکەی ئەلبەر کامۆ زۆر نزیکە لە چیرۆکەی عەبدوڕەحیم ڕەحمی هەکاری ئەمە وەکو نمونەیەک کە هێنامەوە شاعیرانی ڕۆژهەڵاتی کوردستان یان نووسەرانی ڕۆژهەڵاتی کوردستان لە هێمنەوە بۆ مامەژار یەتەوە بۆ ڕۆژئاوای کوردستان لە جگەر خوێن و قەدری جان و عەرەبی شەمۆوە دەست پێکە هەتا بۆ نووسەرانی باشووری کوردستان کە نووسەرانی باشووری کوردستانیش جگە لە سێ کوچکەی شعری سلێمانیە بەمانە باوەکەی خەڵک سێ کوچکەی شعری بابان جگە لەوانە کۆمەڵە نووسەری تریشم بەسەر کردوتەوە ئیشم تیا کردووە لەوانە مەسەن دڵداری شاعیر لەوانە حەمدی ساحب قڕان لەوانە سالەم لەوانە مەولانە خالیدی نەقشبەندی بۆ مەلا عەبدولکەریمی مودەڕیس کە من نامەوێت لە ڕاستیە لەم کۆڕای زۆر کات بۆ بەرمەسەر کە باسی تایبەتمەندیەکانی مەلا عەبدولکەریمی مودەڕیس و گرنگی مەلا عەبدولکەریمی مودەڕیس لە ئەدەبیاتی کوردیە پێم وایە ئەوەی ڕۆژێ لە ڕۆژان کتێبێکی خوێند بێتەوە تۆزە ئاگەی لە ئەدەبیات بێ ئەزانێ خوا لێ خۆش بوو مەلا عەبدولکەریمی مودەڕیس چی خزمەتێکی گەورەی کردووە بە ئەدەبیاتی کوردی جا من بەدڵ لە ئیشکردن لەسەر ئەوە هەندێک بیرەوەری خۆشم یعنی لەگەڵ ئەو کەسانە ئەو کەسانە مەبەستم سەردەمی من نەبوون بەڵام لەگەڵ بەرهەمەکانیانە یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەم کتێبە کە من ئیشم تیا کردووە کارم لەسەر کردووە هەروەکو دکتۆر عەزەدین مستەفا ڕەسوڵیش باسێکا دەڵێ زۆر کەس لە پێشتر لە ئەدەبیاتی کوردیە باسی ئەم کەسایەتیانیان کردووە بەس بەم زمانە و بەم گێڕانەوەیە نابە گێڕانەوەیکی تر و بە شێوازێکی تر لە ڕاستیە ئەوەی کە من لەم کتێبەیە بەری کەوتم بە ئەدەبیاتی کلاسیکی کوردی ئەوی
ئیشکردن لەسەر یەک چەمەک ئەویش ناوی چەمکی زەمەنە کە لەم کتێبەیە هیچ شتێک نامێنێ ناوی زەمەن. مەبەستم چییە لە نەمانی زەمەن؟ ئەمە تەکنیکێکی نوێیە کە لە نووسینە کە زۆر جار زەمەن دەریێنیت دەق جۆرێک ئەکا بە فەنتازیا، جۆرێک ئەکا بە خەیاڵ کە خوێنەر یا ئەو کەسی بەریەکەوێت تووشی جۆرێک لە بیرکردنەوە جۆرێک لە تێڕامان ئەبێن کە نازانێت ئایا ئەم زەمەنە ئێستا ڕابردووە داهاتووە. من زۆر لەسەر ئەمە ئیشم کردو. یەکێ لەو نمونانی کە بیرم بێت ئێستا هاو بە خەیاڵما بۆ نمونە ئەو ڕۆژەی ئەحمەد کایە شاعیر ببورن، ئەو ڕۆژەی ئەحمەد کایە گۆرانی بێش لە دایکە بێ 6 ساڵ پێشەوە دڵدار لە هەولێر کۆچی دوایی یەکات، یعنی کە ئەو لە دایک بۆ 6 ساڵە ئەو کۆچی دوایی کردو. بەس من لەم کتێبەیە لە شوێنێک لە شوێنەکانی هەولێر لە گەڕێکی لە گەڕەکانی هەولێر ئەم دوو کەسایەتیە بە یەک ئەگەێنم بە یەکگەیاندنێک کە خوێنەر قەنەعەتکا کە ئەم دوو کەسە بە یەکەون و باز لە دوو تایبەتمەندی و دوو ڕتمی فەرهەنگ و ئەدەبی کوردیەکەن کە لە دوو پارچەی گرنگی کوردستانە کە پارچەیەکی هەولێر و بڵین هەرێمی کوردستانە پارچەیەکی باکووری کوردستانە. بەشێکی تر لەو نەمانی زەمەنە عیلاقەی بەو بەرهەمەوەیە کە نووسراوە بە تایبەتی لە بەرهەمەکانی ئەمین زەکی بەگ و تۆفیق وهابی ئیشم لەسەر کردووە هێنانە دەرەوەی زەمەنە لە ئیشەکە ئەگەر بەو گریمانە ئەمین زەکی لە چلەکانە ئەو کتێبەی نووسی لە بیستەکانە خلاصەی تاریخ و کورد و کوردستانەکەی تەواو کردو ئەگەر لە ئێستا بۆیە تێڕوانینی چییە بوو. ئەمە وێستە نتوان بۆ ڕاکێشم لە ڕاستیان لەم کتێبەیە هەروکو پێشتریش ئاماژەم پێیان من باسی ئەدەبیاتی کلاسیکی کوردی ئەەکەم مەبەستم تەنها شعر نییە و باسی پەخشانی کوردی ژەکەم و باسی مێژووی کوردی ژەکەم. پێش ئەوەی من ئەم ئیشە بکەم هەروکو خوا لە خۆش بوو دکتۆر عەزەدینیش ئاماژەی پیاوە لە ڕاستیە زۆر کەس ئەم ئیشی منی کردووە لە گێڕانەوەی مێژووی کەسایەتیەکانە. دیارترینی کە ئێمە بەری ئەکەوین مێژووی ئەدەبی کوردیەکەی مامۆستا عەلادین سوجادیە و مارف خەزەدار و دکتۆر عێزەدین و بزانم ئەگەر هەڵا نەبم سیدیق بۆرەکەی و چەند کەسایەتێکی تریش لەسەر ئەم شێوازە ئیشیان کردووە. ئەوەی جێ ئەکاتەوە ئەوەی نووسینەکەی من جێ ئاکاتەوە لەوان لە ڕاستیە هەروەکو وتم ئەو تایبەتمەندی زەمانە و تایبەتمەندی گێڕانەوە و تایبەتمەندی فۆرمێکە ئێستا تازە لە دنیای نووسینا دروست بوو کە فۆرمێکی تێکەڵاوە لە ڕاستی لە ڕۆمان لە بیرەوەری لە گێڕانەوە. تەنانەت ئەمە لە ئەدەبیاتی ڕۆژنامەگەریشە من زۆر متابعی ئەو ڕۆژنامە نووسە عەرەبە تازانەکەم کە ئێستا تەنانەت تەحلیلاتی و نووسینی سیاسیش ئەنووسن ئەو نووسینانە نییە کە 20 ساڵ لەمەوە پێش نووسراوە. من خۆم یعنی کە لە کۆرسێکی ماسەرەکەشمە لە باسی نووسینی پەیپەری ڕۆژنامەوانی ئەوە نەبووە کە لە هەفتاکان و لە هەشتاکان و تەنانەت لە کۆتایی نەوەدەکانیشە لە کوردستان زمانی ڕۆژنامەگەری پێ نووسراوە. ئێستا چیرۆک و گێڕانەوە و تایبەتمەندێتی ئێستا سەردەمی تێکەڵاوبوونی شتەکانە، هەنی سەردەمی تێکەڵاوبوونی سینەمایە، نووسینە، ڕۆژنامەگەریە، دیکۆمنتەریە، هەمووی بەیەکەوە تێکەڵاو بووە. ئەم تێکەڵاوی ئەم ئاوێتە بوونە لەم کتێبی منە لە خەیاڵەوە بۆ خۆ زۆر ئیشی لەسەر کراوە. و شتێکی تریژەیە کە من خۆم ینی قەناعەتی خۆم وایە یەکێک لەو شتانی کە ئێمە وەکو کورد ئەچینە ناو مێژووەوە و نهێنیمانەوەمان لە ناو مێژووی کووردا لە ڕاستیە زۆر شتە، بەڵام دیارترینیان بەڕاستی ئەو سەروەتە فەرهەنگی و ئەو سەروەتە کولتوریە کە بۆمان ماوەتەوە کە زمانەکەمانە و ئەدەبەکەمانە و دەستنووسمانە و کۆمەڵە شتی ترەکە ئەمە بووە بە نهێنیمانەوەمان. لە ڕاستیە ئەگەر وەکو سیاسەت و ئەگەر وەکو هەستی شۆڕژگێڕی ئەو شتانە بواە ئێمە دەمێکە تەواو بووین، دەمێکە یعنی نەماوین و نزیکترین نمونەش ئەم حکومڕانیە کە ئێستا ئەیبینن لە باشووری کوردستان. بەڵام ئەوەی نهێنیمانەوەمانە کە ئێستا ئەمان پارێزێت لە ڕاستی زمانەکەمانە کولتورەکەمانە هیوادارم بتوانین لەسەر ئەمە برەو بەم تایبەتمەندیە بین بە تایبەتی پاراستنی زمانی دایک. بەڕێزان من دەمێکە ینی هاتوچووی ئەوروپاکەم زیاتر لە 20 ساڵە بۆ هەموو وڵاتانی ئەوروپایانی ڕۆشتوم چوومەتە مەکتەبی کوردی مەکتەبی وڵاتانی تر ینی بە زمانی وڵاتانی تر. من زۆر گرنگی بەوە ئێم بەڕاستی زمانی دایک ئەبێ پارێزگاری لێ بکرێت و هەر میلەتێ پارێزگاری لە زمانی داینەکە ناتوانێت پارێزگاری لە مانەوەی خۆی نەکە. من زۆر لەمە ئیشم لەسەر ئەوە کردو بەڕاستی چۆن زمانی کوردی بپارێزی بە تایبەتی بەشێک لەو
بەشێک لەو کتێبە کە تایبەتم کردووە بۆ عەرەبی شەمۆ لە کوردستانی سوور کە چۆن توانیوەتی ئەم زمان و ئەو شێوە ڕێنووس و تایبەتمەندیە کوردیە بپارێزێ ئەوەی لێرە ئەیبینم بەداخەوەڵم زۆربەی مناڵانی کورد زمانی دایکیان لەبێ چووەتەوە من ناڵم فێری زمان نەبن و ئێستا حالیان لە کوردستان حیوارێکی زۆر قوڵەیە لە ئاستی ئەکادیمی لە ئاستی میدیایی کە باسی زمانی دایکەکە ئێمە مامۆستایەکمان لە زانکۆ کۆرسێک دەرزی پێوتین خۆی لە ئۆکسفۆرد خوێندبووی وتی لە ڕیزبەندی 30 زانکۆ گەورەکانی دنیاە ئەو زانکوانە لە پێشن کە زمانی دایک بە زمانی دایکە خوێنن جگە لە بەریتانیا و لە ئەمریکا ئەو وڵاتانی تر کە هەمووی بە زمانی دایکە خوێنێ بەداخەوە لای ئێمە لە هەرێمی کوردستان کاڵم ناڵم کوردستان ئەڵم هەرێمی کوردستان زمانی دایک بۆ بە جۆرێک لە ئازنزمی و لە گاڵتەکردن و لە بێباخی ئەمەم بۆ هێنای ئەم نمونە لەوە باسەکەم کە لە بیستەکانی سەدەی ڕابردووە پێش زیاتر لە 100 ساڵ لەمە پێش ئەبینیت ئەمین زەکی بەک یا تۆفیق وهبی دەقێکی نووسیوە سەیری ئەو ڕێنووس و زمانەکەی اینجا ئەزانیت کورد چەند ئاستی بەرز بۆ چەندێک توانیوەتی زمانەکە و زمانیش لە ڕاستیە بەچی بەهێزە بێت بە بەکارهێنان و بە ئیشپێکردن و بە خوێندنەوە و بە تێڕامان و مانابەخشین لی ئەمە بابەتێکی زۆر دوور درێژە و لە چەند بەشێکی کتێبەکە باسم کردووە هەستەکەم ئەمەە بەس بێت باسی ئەو کتێبە باسی کتێبی دووەمەکەم کتێبی دووەم چونکە کەسێک بەشدارە لەگەڵمان نەک ینی نووسیوەتی بەس ئیدیتۆری کردو کتێبەکە بۆم ئەمە تۆزە دقیقتر قسە بکەم مانای ئەو نییە ئەوی یەکەمیان دقیق قسەم نەکردووە بەس ئەویان ئەو کابراوتی ئەو ماڵی خۆم بووە بەس مڵکی خۆم بووە بەس ئەمەیان ئەمێت تۆزێک ورتر لەسەری لەگەڵ کاک بابەکرا لێرەیە ببوور لە کاک بابەکرێت دوسێ قسەمان کرد پێشتر کاک بابەکرم کتێبی خوێندەوە چاپی یەکەم وەزم دوای بە قسەکان تەواو بکەم من چاپی یەکەم کاک بابەکری مەراسی من بۆ کار هەر قسەی لەسەر کرد ئێستا باسمان کرد هەر بۆ هینە ئەڵم کاک بابەکرد کە مەراسیمی چاپی یەکەم یەم کتێبە بوو لە سلێمانی قسەی لەسەر کرد دوێنە تەلەفۆنی بۆ کردم وتی کاکە بانی مەراسیمەکەیەوە بڕیارە من گۆران ناسم و قسە بکەم وتم وەڵی من لەو پڕی نازم لە هەفتا گەڕێک ئەو دیوی ماڵی ئێوە مانی باچی بگەرم نا سارم پێوەی جوتی کاکە ئەبێ بۆم بینی نازم چکە من بانی قسەی لەسەرەکەم وتم بە PDF دەوێت وتی ئامەوێت بۆم نار ئیمڕۆ بینیم وتی کاکە لە بەرگە بۆ بەرگەمیم خوێندەوەیم شۆ ینی ئەوەش بەڕاستی زۆر دڵخۆشی کردم هەرچەند پێشتر خوێندبوویەوە چاپی یەکەم بەڵام چاپی دووەم لە ڕاستیە لەگەڵ چاپی یەکەم وەکو بەراوردکردنی BMW مارسیدس وایە ینی خۆ دووشان ساری باشن بەس ینی زۆر جیاوازن من لە ڕاستیە یەکێک لە مشکلەکان نازانم لێرە چۆنە لە ئەوروپا نازانم بەس ئەمزانی من 12 ساڵ لە دەستگای سەردەم ئیشم کردو دوو مشکلی زۆر گەورەمانە بووم یەکەم مارکێتین بوو نەمانەتوانی کتێبی خۆمان ینی بازاڕگەری دووهەم مشکلێک هەیە بیستومە و ئەزانم برادرم هەیە لێرە بە ئینگلیزی ئەنووسە کەسێکی ئەوەیە لە مەجای زانستیە لای ئێمە کتێبە ئامادەکە ئەینووسی و ئەیبی بۆ چاپ دەستگایەک بۆ چاپەکە و 1000 دانا و نازان 50 نسختیاتی و بڕۆ بەخێراتی یا مەسەلەن ئەیبی دەستگای بۆ چاپ ناکە خۆ دەبی بۆ چاپخانەیەکی ئەهلی 500 دانەی لێکەیت و خێتە بازاڕ و دوای 2 ساڵ 100 دانە 200 ئەفرۆشی و ئەویتری بەس لێرە شتێکەیە پێڵن ئیدیتۆرکردنی کتێب من برادرێک لەو مودەی پێشوە ڕۆمانێکی نووسی بوو بە ئینگلیزی لە کەنەدا ناوی جەلال بەرزنجیە بەناوی بیجامەشینەکە نووسەرێکی زۆر باشی 89 دەکانی ئەدەبیاتی ئێمە شاعیرێکی باشە ڕۆمانەکەی زۆر جوان بوو پێم وتم ئینگلیزی بۆ خۆی کردبووی بە کوردی خوێنمەوە من شتێکم لەسەر نووسی کە بینیم پێم وتم وەڵای کاک جەلال ئیشێکی زۆر جوانە وتی وەڵای کاک کامەران ئەگەر ئەوی خۆم بخوێندایەتەوە تااقەتی نەبوو بیخوێنیتەوە وتم یعنی چی ئەوی خۆم وتی کاکە لەوێ هیچ کتێبێک نییە بەبێ فیلتەری ئیدیتۆر خەڵگەیە اختصاسەکەی ئەوەیە نووسەرە پێداچوونەوەی پێکات ڕێنووسەکەی چاکە زمانەکەی تەکنیکەکەی بەڵام بە پرسی خۆت دانیشێت هەفتەیەکیشی تاکە بانکەکە ئەڵێ ئەمە وای لێ بکە وای لێ بکە وای لێ من لە ڕاستیە زیاتر لە 20 کتێبم چابەوە هیچ جارک ڕەنگە پێشوەخت یا بێتم بە برادری بیخوێنەرەوە سەرنجەکان وتوتی ئەو یا بە ڤۆیسێک گوتوتی ئەوانە چاکە بەڵام دانیشتی بە پەرەگراف دێر بە دێر دانیشین ڕوبەڕوویەک لەسەر مێزێک بڵە ئەوە لا بە ئەوە زیە نەبوو لە کووردا لە سەردەم ئێمە زۆر هەوڵی ئەوماننا
لە ڕاستیە تەنانە بیرمان لەوە کردەوە کە ئەو کەسانی لە ئەوروپا لە زانکۆکانی ئەوروپا خوێندوانە ئێمە بە فریلانس ئیشمان بۆ بکەن کتێبمان بۆ ئەو بکەن بەس نەکرا بەڕاستی ینی بە ئێستاشەوە لە کوردستان لە هەرێمی کوردستان هیچ کتێبێک نییە بەما بڕات دووبارەیەکەم و ئەوە جیایە من کتێبێک ئەنووسم ئەم بە کاک بابەکر ئەم بە مامۆسای ئیحسان ئەم بە کاک مەحموو ئەم بە کاک فلان فیسال بیخوێنەرەوە سەرنج و سەرنجەکە بەڵام یەکی اختصاصی ئیدیتۆر بێن نەبووە لەم کتێبی منە دکتۆر ڕێبوار فتح پێشتر خوێندی وتی ئەو کتێبە زۆر باشە بەس من هەندێک سەرنجم هەیە لەسەری وتم چی وتی ئەوە ئاواوتم ئەی باشە بۆ پیادا چوونەوەیکی بۆ ناکەی وتی بەرە وەڵام حەزەکەم هەر ئیدیتۆری کتێبەکە بۆ بکەم 2 مانگی ڕێک بە بەردەوام ئەو خۆی لە لەندەنە ئیشەکە 2 هەفتانە سەرنجیا بە من دوایی هاتەوە دانیشتین بەیەکەوە پەرەگراف دوای ئەوەش لە هەمووی مێمتر پێشەشێکی زۆر تایبەتی بۆ گۆران نووسیوە لەم کتێبە هەیە پێم وایە ئەمە بەسە بۆ ئەوی کە گۆران بناسیت پێشەشەکە دکتۆر ڕێبوار تایبەتمەندیەکەی لە گۆرانە لە چیایە گۆران لە ڕاستیە 3 شعری گۆران هەیە دوانیان خۆی ئەڵێ لەژێر تەسیری شعری ئینگلیزیە شاعیرێکی ئینگلیزیایە نووسیوە سێمیان باسی ناکات دکتۆر ڕێبوار هەر 3 شعرەکەی دۆزیوەتەوە یەکیان شعرێکی چامەیەکی زۆر دوور و درێژە لە ئەدەبیاتی ئینگلیزیای سەناوی نووسەرەکە ئەڵم تەرجەمەی کوردی کردووە کە دەقەکە بەراورد ئەکەی لەگەڵ دەقەی گۆرانە ڕێک وەکو سێوەکن کراون بە دووکردەوە من ناڵم ڕێک ئەوەی بردووە بەڵام هەموو وێنەکانی ئەوەیە بەڵام گۆران شعرەکەی کورد کردووەتەوە شعرێکی تریان ئێستا ناوەکەی ئەڵم بڵند دکتۆر ڕێبوار تەرجەمەی کردو بەراوردی کردووە زۆر لە یەکەوە نزیکن سێمیان گۆران خۆی ناوی نەبردووە ئەم شاعیرەکەی دۆزیوەتەوە تەرجەمەی کردووە بەراوردی کردووە ئەمەش بەشێک بوو لەم پرۆژەی ئێمە کە من هاتم بووی بەڕاستی لە لەندەن شعرەکانی خوێندەوە بەراوردی کرد ئەمەش یارمەتی منیە یارمەتی خوێنەریا کە گۆرانێک بناسێت لە ژێر تەسیر و کاریگەری ئەدەبی ئینگلیزیا بێت ئەمە هەروەکو شتێک بۆ پێشەشی ئەم کتێبە لەگەڵ کاک بابەکرا باسم کرد بیدایەتی بیرۆکەکەی چۆن بوو من دەمێکە هەر لە سەرەتای گەنجیم و ینی شەیدای شعری گۆرانم و بەشێکی زۆری دیوانی گۆرانم هەر لە بەرە 2 شاعیر لە ئەدەبیاتی کوردیا من زۆر سەرسام بووم لە قۆناغی گەنجێتیە مەبەستمونی زا بڵم پیرم بەس ینی لە سەردەمی هەر زەکاریا حەمدی ساحب قڕان و گۆرانی شاعیرە من لە ڕاستیە لە کۆرۆنایە تووشی حاڵەتێکی سیر بووم ینی من هەر نە دەرزیما لە خۆم نە حەبمە خواران بوو هەرە بێ خۆم قاومەکومە تا دوایی بوو بە ئیجباری ناتوانانی سەفەرکەی ئەگەر دەرزینی لە خۆت ئەو کاتە خۆم کوتی من لە ڕاستیە نازانم ئەگەر زاراوەکە تەواو بێت هەر مێشکم فۆرمات بووە بەشێکی زۆری شتم لەبیر چووە بە ئێستاشەوە باوەڕەکەی برادرم هەیە برادری مناڵیمە لەم بەریتانیایە لە خلالی 2 هەفتە 10 جار ناوی شارەکەی وتوەرەوەم ئەرە شارەکە ناوی چی بوو یعنی شتم لەبیرە چێتەوە بۆیە بەشێکی شعری گۆران دوای کۆرۆناستم کرد لە بیرمە چێتەوە ڕۆژانە لە کاتی کۆرۆنا پێش کۆرۆنایە ئیشم لەسەر شعرەکانی گۆرانە کرد لە کولتوری زەمن کاک بابەکر ئەزانێت پاشکۆیەکە بوو مەسوولی ئەو پاشکۆیە بووم سەر نووسەرەکەی باسی کردوتی بۆ گۆشەیەک نانووسی هەفتانە هەفتەی ئێوتم باشە شتێکم نووسی بوو لەسەر گۆران وتم ئەمە وتی وەڵڵاهی ئەمە تۆزێک ڕەنگە نەگوونج وتم کاکە با بڕوات خەڵکی دڵنیا بە حەزی لەم 2 تا 4 گۆشە ڕۆی هەر بەنابە دڵی دوایی کە بوو بە 5ەم گۆشە خەڵک فیدباکی ئەوتیان وەڵڵای ئەمە خوێندنەوەیکی زۆر جیاوازە بۆ گۆران ئیتر لەوە هەموو کاتی ژیانم هیچ ئیشێکم نەبوو ینی خەریکی گۆران بووم ئەمە جگە لەوەی کۆمەڵەشی ترەیە کە ڕەنگە لێرە دەرفەت نەبێ باسیکەم کە من ینی تێکەڵاوێکی خێزانی هەبوو لەگەڵ ماڵی مامۆستا حەمەی مەلاکەریمە و ئەو گۆران ناسێکی ینی زۆر تایبەت بوو لە ڕاستیە ئیتر ئەمە وای کرد وردە ئیشم کرد و کۆرۆنا هاو بەسەریا کە کۆرۆنا هاو بەسەر چەند ئیشێکم کرد یەکێک لەوانە ئەمە بوو تەواوم کرد ناردم بۆ زۆر کەزم کتێبە ینی زەلامیوە هەبووتر سیر ینی ڕەئی سیریە وتی کاکە مە گۆران خۆی زانێتەوە ینی ئاوا ئەی خوێنیتەوە گۆران خۆی مەبەستم ینی ئەوەم کرد کە کۆرۆنا تەواو بوو ئیتر خەڵک ئەیتوانی بە ماسکۆ بێتە دەرەوەمانە یەکەمین جارێکسە مەراسیمی ئەم کتێبم کرد لە سلێمانی چاپیەکەم دەنگدانەوەیکی زۆریە بوو لە ماماوەیەکی زۆر کەمیشە ینی تەواو بوو ئەمەوێ بڵێم ینی حەقی سەلەم مەجلیسەیەکە لەم کۆڕەکە دانیشتون ڕەنگە جگە لە کاک بابەکر و ڕەنگە یەک دوانێکی تر کەس کتێبەکەی نەخوێنبێتەوە بەڵام من هەر بە حکمی خۆم ینی پەیجەکەم زیاتر هەر شتی ئەدەبیەکانی خۆم
بڵاوکەم ینی جاجا پەرەگرافی دانێم ینی بۆی کە خەڵک ڕۆژە لە ڕۆژان باسی کتابکە بگا ڕوویای هەبێ بۆ من لە ڕاستیە گۆرانیش بە هەمان ستایلی ئەو تێڕوانی کە من هەمەکە ستایلێکە لە گێڕانەوە و ستایلێکە لە نازان تەکنیکی ڕۆمان چیرۆک نووسین کە من ئەمەیە گۆرانێک بناسێنم بە خوێنەر ئەو گۆرانە نەبێت کە هەمومان ئەمە لێرە دانیشتوین ڕەنگە جیلێک بین یا دوو جیل بین هەمومان بەیەکەوەی لە دانیشت هەمووی کە ئەوەی کە باسی گۆرانەکردن 4-5 زارەوە و 4-5 ڕستە هەیە لەسەر شعری گۆران نوێخوازی شعری کوردی گۆران شاعری سروشت و جوانی گۆران إلى آخره للراسيا من أميز مانايك بم بجوران بالشعر جوران لكومل بنجري تروا هربونا ومناو جوران ل بستوحو بنجري جوازوا يكم شت سير مكر يعني بيجوا جوران وكو الشعر بناسم وبيجوا الشعر كاني زور جار خيالم أشوفوي جوران حياتي كوملاتي شون بوبيت بون من بيركدناوي سياسي شون بوبيت بيركدناو كانت ري شون بوبيت مقابلێکی دوور و درێژی چەند ساعتی مێ لەگەڵ کاکە حەمەی مەلاکەریمە هەندێک شتی باس کردووە بۆم کە گۆران چۆن بیری کردووەتەوە مەسەن چۆن پاگنووسی شتەکان ئەوانم هەمووی وەکو سەرچاوە بەکارهێنانی سوودم لەبینی بەڵام لە ڕاستیە شتێک کە زۆر گرنگە بۆ ئەم کتێبەی من سوودم لەبینی و زیاتر دەرگای بۆ کردمەوە پرۆژەیەک لە سلێمانی بڵین 20 ساڵێک لەمەوە پێش پرۆژەیەکی ئەرشیفیە بە ناونیشانی گۆران لە زمانی هاوسەردەمەکانیەوە هەموو ئەو کەسانەی کە لەگەڵ گۆرانە ژیاون مقابلە کراون ئینتەرویو کراون لەسەر جلوبەرجی لەسەر حەز و ئارەزووی لەسەر بیرکردنەوەکانی لەسەر تێڕوانینی لەسەر هەموو شتەکانی پەیوەندی کۆمەڵاتیەکانی خێزانەکانی ئیتر مناڵەکانی کاڵم خێزانەکانی بەسمێ گۆران زیاد لە ژنێکی هەبووە هەمووی کۆکراوتۆ بە دوو بەرگ بوو بە سێ بەرگی سێمیش ئەوە زۆر یارمەتی منیە کە گۆرانێکی جیاواز گۆرانێک لە هەموو ئەو گۆرانانە جیاوازتر بە دیدی خۆم و پێم وایە کە من گۆرانێکم کەشف کردووە پێشتر نەبووە ئەمیش لە ڕێی چیوە لە ڕێی خەیاڵەوە و لە ڕگەی زمانەوە لە ڕگەی ڕتمی نووسینی کتێبەکەوە دوو ڕۆژ یا سێ ڕۆژ یانی چەند ڕۆژێکی کەم پێش ئەوی کە بێم بۆ ئێرە ڕۆژێک کەسێک تەلەفۆنی بۆ کردمەتی کەسێک گەیوە قسەوە هەڵا بکە وتم فەرموو وتی من مامۆستا عەبدوڵڵا سوورم ڕەنگە هەمووتان بیناسن یەکێکە لە مامۆستا پەروەردەیە کۆنەکانی سلێمانی و پیاوێکی زۆر دیارە تەمەنی لە 90 ینی 90 ساڵە وتی کاکە من دوێنێ ئەم کتێبەی تۆم خوێندەوەتەوە ئەو داڵ بووم بە شوێن ناوی تۆیە و بەژێر ژمارەی تەلەفۆنی تۆیە وتی یەکەم جار پرسیاری موالیدم کردی زانم تۆ لەگەڵ گۆرانە ژیاویت وتم وەڵام مامۆستا من لە سەردەمی گۆرانە نەژیاوم وتی کاکە من 13 ساڵ بووم لەگەڵ گۆرانە ژیاوم و من نامی دەستنووسی گۆران هەیە بۆ من هەر بەدەست و خودی خۆی بووی نووس کۆمەڵە شتی وت خلاصی قسەکانی وتی کاکەمەرە من بەر کتێبێکی گۆران کەوتوم جیاواز لە ئەو گۆرانی کە خۆم بینیومە جیاواز لەو گۆرانی لە دیوانەکە هەیە بەڵام زۆر مهمە پێم بڵێ چۆن قەناعەت بە خەڵکەکەی کە ئەمە گۆرانە یعنی ئەمە گۆرانێکی جیاوازترە لە ڕاستیە پێم وتم مامۆستا من نەهاتوم لەسەر بنەمای وەهم ینی وەهمێک بۆ نمونە بڵێ مەڵا گۆران ساڵی 2021 لە شاری بێرمیگام نیشتەجێ ئەوم نەکردو لەسەر بنەمای سێ تایبەتمەندی گۆرانم ناساندەوە یەکەم شعرەکانی کە زۆر بەمان لەبەرمان نەبێ خوێندومانە تەنانە نەگەر لەبەریشمان نەبێت لە قوتابخانە خوێندومانە ئەمە یەک دووهەم لەسەر بنەمای زمانی هاوڕەکانی کە لەگەڵ یا ژیاون و گێڕاویانەتەوە و کراوە بە کتێب و وەکو وەسایق سێم لەسەر بنەمای ئیستنتاجکردن لە دەق خوێندنەوەی دەق ئەمە کتێبی ئەم کتێبی بۆ بەرە مناوم داوای کردوتی لەم هەفتەیە داوەتێکیان کردوم لە قوتابخانەیەک لە هەڵەبجە کراوەتەوە تازەکی بە ناوی گۆرانەوە داوایان کردوم من کۆڕە لەسەر گۆران منیش پێشنیارم کردووە تۆ بیت بۆ ئەوی دوو تێڕوانی جیاواز بۆ گۆران کەسێک کە لەگەڵ یا ژیاوە و بەرهەمەکانی خوێندوێتەوە بەرهەمەکانی لەبەرەوە کەسێکی نەوەی تازەیە کە گۆرانێکی جیاوازتر ئەبینێت اینجا من ویستم ئەمە بکەم بە دەرفەتێ بۆ ئەو باسکەم
بەشێکی زۆری میراتی ئەدەبی ئێمە و بەشێکی زۆری میراتی کولتوری ئێمە لە ڕاستیە لەم بازنەیە داخراوە. یعنی هەموو شعری کلاسیکی کوردی لە 60 ساڵی ڕابردووە هەر بەم ڕیتمە هاتووە و زانکۆکانمان ڕۆڵێکی زۆر نێگەتیڤ ئەبینن کە بۆ ئەوەی کە شعری کلاسیکی کوردی و بەرهەمی کلاسیکی کوردی بەو شێوازە بەرهەم بێت کە ماناکۆنەکەی 50 ساڵ لەمەوە پێش. یعنی من زۆر جابیر لەوە کە مۆتەنانە لە هەفتاکانی سەدەی ڕابردووە ئەو تێڕوانینە جیاوازانە هەبوو بۆ شعری کلاسیکی کوردی، بۆ نمونە ئەوەی مەلا عەبدولکەریمی مودەڕیس و ئەوەی معرف خەزنەدار و ئەوەی مەسعود محەممەد بە قەوس سێ ڕوئیای جیاواز بۆ نالی و شعری کلاسیکە بووە لە 2024 ئەو ڕویا تازە نییە بۆ شعری نالی، بۆ ئەدەبیاتی کلاسیکی نالی. بۆیە زۆر گرنگە ئێمە ئەو مانایە بەرهەمبێنین، ئەو تێڕوانینە بەرهەمبێنین. و ئەم کتێبە کە کتێبی دووەمیان کە باسم کرد گۆران لە 27 پەنجەرەیە لە ڕاستیە زۆر بوو پەنجەرەکان وردە کۆم کردەوە وام لێ کرد لەگەڵ کاک بابەکرا باسم کرد، باسی وەزیفەی نووسینم کرد. بەڕێی من نووسین وشە لە هەموو زمانێکە کاتێک کۆنسپتەکەی تەواوە بێت کە وشەیەکی دەرێنا ماناکەی بگۆڕێت، تەنانەت ینی تەشبیه نەبێ نمونونەکان نەبێ. باسی ئەوە کرێک مەسەن کتێبە ئاینیەکان بۆچی یەک وشە دەریبێنی یا یەک پی دەرێنی هەموو ماناکە گۆڕۆ نابێ، ئەبێ نووسینی جوابێ. من بیرمێت جاری چەند گۆشەم هەبوو لە ڕۆژنامەیەک مەرجەکە ئەو بۆ بێت 400 وشە بنووسم، یەکەم جارکە بۆم نووسی 700 وشەم نووسی. وتیان جی نابێتەوە 700 وشە، ئێمە عەقدەکەمان وایە 400 وشە بێ. ئێوتم باشە ئەی 300 وشەکەی چی لەوتی وڵا فڕێین. وتم آخر کاکە نابێ من 700 وتیان کاکە ئەم قاڵبە بێت 400 وشە بێ. بۆ جاری دووەم وڵات وەزەکەم کردو بوو بە 450، بۆ جاری تروای لێ هات باوەڕەکەی مەسەلەن 402 وشە ئەو بابەتی ئەم نووسی 2 سەعات دەمخوێنەوە تا 2 وشە دەربێنم بۆی ببێ بە قاڵب. من پێم وایە نووسین بۆ وەلەم کتێبەشەوە ئیشم کردووە کە پەرەگرافێک ئەنووسم لەسەر گۆران یا پەنجەرێک لەسەر گۆران دانم، ڕاستە پەنجەرەکان هەیەنە زۆر هەیە کەمە، وا دامناوە ئەگەر دیێڕێک دەربێنی و ئەگەر پەنجەرێک لابری ماناکە بگۆڕێت. من خۆم وا ئیشم کردووە. ئەو کاتەش کتێبەکە لەگەڵ دکتۆر ڕێبوارە گفتوگۆمان لەسەر کرد، لە ڕاستیە هە لەسەر ئەم بنەمایە گفتوگۆمان کرد کە ئەبێت ئەم کتێبە کەسێک خوێندیەوە خوێنەرێک خوێندیەوە وا هەستکات کە ئەوەی خوێندیوە تەواو نەزیاوە نەکەم و هەر خوێنەرێکیش من لەگەڵ وازم دکتۆرە باسیەوەم کرد کتێبی گر بەدەستەوە. من خۆم وام لە ژیانی خۆم هەر کتێبەکەم گر بەدەستم خوێنمەوە دەلا پەڕە سەرنجم ڕانەکێشێت بەڕاستی مستەحیلە جاریتر ڕەنگە بگەڕێمەوە سەری، بەڵام زۆر بە ئەستەمی. بۆیە ئەم کتێبانەوە ئەو شێوازەی کە من کتێبم پێنووسیوە لەسەر ئەو تایبەتمەندیە کارم کردووە. هەستەکەم ئیتر ئەوە بەسە بەس ئەمێ ناوی ئەو دوو شاعیرێ ئەوی دکتۆر ڕێبار وەکو ئەمانەتی زانستی لە ڕاستیە خوێنمەوە. یەکەمیان ئەوەی کە ئاماژەم پێ کرد گۆران لە شعری بێناودا لە جوانی بێناو ببورن لەگەڵ قشکاڵی لێو ئاڵ دۆزیوێتیەوە، ینی ئەو شعرە لە شعری شاعری ئینگلیزی لۆرد باریۆن وەریگرتووە دەقا و دەق، ینی بەڵام شعرەکەی ئەو تەمان دوور و درێژترە بەڵام وەکو تەکنیک و ڕستەسازی ئەوە زۆر لەوە نزیکە. ئەمەش ئەدەبێک هەیە دیارە لە پەنجاکان و چلەکانی ئەو کاتی هەم بەریتانیا هەم کوردستان و عێراق ئەدەبی بەراوردکاری هەبووە، ینی و هەندێک جاریش ئەدەبی ژەرکاریگەری ینی بکەوێتە ژەرکاریگەری شاعیرەکەەوە. شعرێکی تریش ئەوەی بۆ نێرگزە ئەوی ژینی ڕۆبەرت هێرکە ئەویش گۆران لەوە وەریگرتووە و بەڵام گۆران ینی گرنگی گۆران لەوایە ینی بە نەوعێک یاری بە زمان و بە وشە ئەکات لە ڕاستیە، ینی گۆران هەر خۆی گۆرانە بەڕاستی ینی ناتوانیت بڵێ ئەوە بکوور. بەڵام لە ئێستاە هەندێک جار لە سەردەمی ئێستامانە ئەم شاعیرانەمان وە بێگومان ڕتمی شعر و تایبەتمەندی شعر لە ئێستاە زۆر جیاوازە بۆ 60 یا 75 ساڵی لەمەوبەر. ئێستا تەکنیکی شعر و زمانی شعر تەنانە کۆنسێپتی پێگاتی شعر زۆر جیاوازە، بەڵام بە هەموو مانایەک لەو سەردەمانی میرەکەمەوە ئایا لە چلەکان و پەنجاکانی سلێمانیە ئەم پیاوە خۆنە ئینتەرنێتە بووە نە گوگڵ هەبووە نە کتێبخانەیەکی ئینگلیزی گەورە بۆ چۆن دەستی گەشتەوە بەم شعرە بەڕاستی مهمە ئەوە ژانی هەرچەندە گۆران خۆی هین بۆ ینی
ئەوەی بەهیناڵ سەر بە دەرەوە زۆر گەڕاوە چۆتە بەغا گەڕی دەبوو بەڕاستی و گۆران شعری جیاواسیشی زۆر زۆرە یعنی گۆران ئەو تامان ئەم قسانە زۆر بەتان بیستوتانە گۆران ئەو شعرانی بۆ ئایدۆلۆژیا بۆ حیزب نووسیوێتی بەڕاستی لە شعرە خراپەکانێتی بەڵام گۆران من ئەلەم ڕۆژانە گۆران شعری ئاینی نووسیوە گۆران تامان گۆران یەکی لە تایبەتمەندیەکانی تر دیوانێکی نووسیوە ڕەنگە دوو دیوان دەستنووسی هەر فەوتاوە یەکێک لەوانە لەم ڕۆژانە برادێک ساغی کردوەوە لە ڕاستیە پێم وایە ئەگەر هەڵە نەبم لە ئەرشیفی ڕەفیق چالاک و وەرگیرا و گۆران شعرێکی بۆ مەولودی نەبەوی نووسیوە و لە مزگەوتی گەورە کراوە بە مەولونامە ینی ئەوە یەکێک لەوانی کە گۆران ئەمە پێچوانی بیر و باوەڕی خۆی بۆ کە گۆران چەپێک بووە و یعنی تێڕوانینی چەپایەتیە بۆ جا بزانن لەو سەردەمەیە گۆران شاعیرێکی خۆڕسکی بە توانای جوان نووس بووە کە بیر و باوەڕی حزبی شوعیە بووە مامۆستا ئیبراهیم ئەحمەد نووسەر و ڕۆمانوس و شاعیرێک بۆ بەڵام پارتی دیموکراتی کوردستان پشتیوانی مامۆستا ئیبراهیم ئەحمەدیان کردووە هەموو هێزی پارتی لەو سەردەما بۆ ئەو بووە تەنها گۆرانێک نەبێ بەڵکو ئیبراهیم ئەحمەدێکیشە بێت هەمووکو شاعیر هەمووکو ڕۆمانوس بەرامبەر بە گۆران دروست کرێ بەڵام هیچیان نەیتوانی ئیبراهیم ئەحمەد بە توانە و قابلیەتی خۆی وەکو ڕۆمانوزۆک و سیاسیەک چووە ناو مێژووە بەڵام هیچی نەیتوانی لە بچووکی و لە ینی هیچی نەیتوانی گۆران بچووکتر بکاتەوە لەگەڵەوەی کە گۆران پیاوێکی ئایدۆلۆژیش بوو حزبی شوعی پشتیوانیان کرد بەڵام بە پێچەوانەوە ئیبراهیم ئەحمەد و پارتی دیموکرات پشتیوانیان کرد لەگەڵەوەی شارێکی بەتوانا بوو ڕۆمانوس بوو سیاسی بوو ڕۆژنامەوان بوو گۆڤاری گەلاوێژی دەرەکرد بەڵام نەیەکتوانی بگاتە ئەو ئاستی کە گۆران لە ڕەوانبێژی و لە شیعر و لە تەکنیکی شیعرە بوو بەو گۆرانی کە هەموو کورد شانازی پێوە بکات ئێستا داوا لە بەڕێز کاک بابەکر دڕێیەکەین کەوا بزانم ئەو کامەران ئاماژەی پێیا کتێبەکەی خوێنێتەوە و خۆی نووسەر و خوێنەرێکی باشیشە داوای لە یەکەین کە بێت کورتێکمان پێشکەش بکات زۆر سپاس بەڕێزان بەخێر بێن خۆشحاڵم من لە خزمەتانم لێرە بەڕاستی هاتنی ئێوە زۆر مای خۆشحاڵیت چونکە هونەرمەند و ئەدیب و ئەهلی ئەدەب تەنها شتێک کە دڵیان خۆشەکە ئەوەیە کە خەڵک کۆبێتەوە و ڕێزیان بگرێ و بیان بینێ یعنی شتێک کە ئەهلی کلتور و ئەدەبی خۆشەوەیە کە شتێکی معنەویە ئەوان شتێکی مادیان لە خەڵک ناوێ ئەوەی کە ئانەوێ ڕێزگرتن و تەقدیرەوە و دەربڕینی ئەوەیە کە تۆ لەو تێئەگەی و هاوڕێی خۆشەویستمان کامەران سەبحان یەکێکە لەو ئەدیب و نووسەرانی کە بەڕاستی مای ئەوەیە کە شایستەی تەقدیرە کە لە کوردستانەوە هاتووە بۆ ئێرە ئەم کۆڕە بکات و من لە خزمەتیان میوادارم بتوانم هەندێک قسەی باش بکەم من حەزەکەم سەرەتا هەندێک ڕقەمە خوێنمەوە چونکە من دایمە بە ئامار قسە ئەەکەم لە بیرتان بێ ئەم ڕقەمانە ساڵی 2022 لە کوردستان لە سلێمانی نەک لە کوردستان 881 کتێب چاپ کراوە ساڵی 2022 ساڵی 2023 821 کتێب چاپ کراوە بەس سلێمانی ساڵی 2024 735 کتێب چاپ کراوە ئەم ڕقەمانە بێگومان گەورەیە ینی حساب کە تۆ لە ساڵێکا کاتە زۆر ڕقەمێکیش گەورەکە لەو فترەی کە ئەم کتێبانە چاپ کراوە ڕۆمان و شعر و کتێبی تر چاپ کراوە بە سەدان لە فترەی ئەو ساڵانەدا چەند ژانرێک چەند شێوازێکی ئەدەبی دەرکەوت کە بایەخی هەیە بەڕێی من بەڕەنگە ڕێی من غەڵەت بێ ئەو شێوازانە عیبارەت بوو لە دوو شت یەکێکیان ژیاننامە ئەوی تریشیان شێوازی ئەدەبیاتێکی تازەکە لێرە نووسیمە ببورن ژیاننامەکان لەگەڵ ڕۆمان یاخود شێواز لە شێوازەکانی تری کتێب کە لەو فترەیە چاپ کراوە ڕۆمانەکانی مەسەن بەختیار عەلی خۆتان نەزان کە زۆر زۆر سەدای هەبووە مامۆستا گۆران لەو کەسانەیە کە بە تەسەوری من یعنی گەورەیەکی ئەمێ مقارنەی بکەم بە خەڵکی تر لە ئاسی جیهانیە لە ئێرانە شاعیرێکی گەورەمانێ بە ناوی حافظ شیرازی حافظ ینی تەسەور ناکەێت چەند گەورەیەکی لە چ ئاستێکایە و هیچ لەوانەیە کە لەسەر حافظی نووسیوە عیبارەتە لە داروشی ئاشوری لە بابەتی ئەم کتێبەی کامەران کە سەر مامۆستا گۆرانی نووسیوە داروشی ئاشوری کتێبێکیە بە دامنیشانی عیرفان و ڕەندی
در شعری حافظ يعني عرفان ردي لشعری حافظة هروها كسيك لسر معنوي لسر مستوين وستيوانا نشاني كريم زماني أويش كتابي جرينجا بالرأي من كشايسيخ النوايا الأدبيات العربية كسيك كتابي وستيوانا نشاني في الأدب الجاهلي كطه حسينة لبابتي أم كتابي كامرانا الأدبيات الإنجليزية كسيك كمن حظا كم باسي كم بناو نشاني ألدوس هيكسلي كتابي وستيوا كأمانة الأدبيات بيانا وتري كونترافيرشال يعني جنجال برانجيز يعني زور اخوان رينا وزور غوغاد روزا كان زور فوزان لسر هي امس شوار كسا كتبان لسر او كسانن وسيوا كصداي هبو دنگدانوي كي زوري هبو كتبكي الدوس اكسلي كم شو مثلا جي بي تي دوانه بيستم تعقيب بكم بهزاران هزار مقاله لسيد نصراوي بنام نشاني انجليزي كي بيوتري بريف نيو وورلد يعني جهاني تازي آزا جهاني تازي آزا كتابي كزول جرين كبرأي من تعقيب كان لجوجل آزان كتابي كشان جرينجا أما كامران كردويتي سبارت بماموسا جوران للروينا وروكوا بهمان أوشتاني كريم زماني وداروشي آشوري وطه حسين كردويان لسر أدي بكاني بيش خويان بلام للروي ناوروكو بلام للروي الشوازة ولا للروي ستايل ولا للروي الشكل شوازك كتكلك لا كلاسيك ولا بوست مودرن كلاسيك شون وبوست مودرن شون كلاسيك نمونيك زور واضح معناه كنموني عينك شينك أفلاطون كتابكاني أفلاطون هم كتابكاني أفلاطون ديالوجن مثلا كتابي أساسي كي كومار ديالوجا كتابكان كريتو فايدون أبولوجي همو أمانة ديالوجن وأما لروي الشكل وكامران تشوت وصل ديالوج أم جبي خين تو كتابك كامران تواني وتيما مصقوران زندو كاتو يا خوبشة الدوخي أوه أم كتابا يعني برأي من كامران بتواوي تشوت ناو الدوخي كجوران تيجيشتوا يعني لا شارزاي التواوي هي الشعري جورانا كامران شارزاي التواوي هي الرجاني جورانا شارزاي التواوي هي الأدبياتي ما مسا جورانا شارزاي التواوي هي كسكاني دوربري جوران هم يعني الناس شخص بشخص ويتواني ويتي جاب أما بشي شيء كقراءته بو كلاسيك تقليدي كلا أفلاطون كهمو كتابكاني ديالوجن مناقشا مثلا لكتاب كومارا كزور مشهور هم تعالى زان أفلاطون طبعا خوي سقراط مردوها بيش او مردوها يعني بناي سقراط وقسم كسقراط زندوكات ولا سقراط دوايوي فلانشت كمان هستا ولا كتابه ده جوران لقى جوران اقصاك مناقشاك ومناقشيك تفصيليه كسبرت بهمو شعركاني بالراي من باش شي كوكوتم كلاسيكا قرانويه بو بلاتو بو افلاطون ك همو كتابكاني ديالوج ومناقشه باش شي قرانويه بو بوست مودرن بو معناه كخوشي باسي كرت يعني نا كتابك نا رومانا نا شعره نا جان كثير ادبيا تيكلك الهميان اما لا ادبياتي تازه لا بوست مودرن اما هي بوست مودرنزم يعني ملتزم نبون ياخذ بايبان نبون بالشواذ كاني ادبوب بهيش انا بايبان نابي نا شعره نا رومانا نا يادوريه بالراي من يعني اما جرينجا لودا كمان توانيوتي تيكلب كالا ادبيات كلاسيكي زور كون لا افلاطون وري قلتو نازم لشو وري قلتو راسك خوي بلاتون نمونيك اساسي بو موضوع دواتر ادبيات نيو كزور لم شوازانه هي كامران بيستوى كتابي نسيو بسم كتابي نسيو خوي باسك بلام ام كتاباني كمل لكردستان بوم زياتر لهمو كتابكاني تري صداي هبو كمان اقدار بوم صداكشي هو بكتب كان داوا كاي لسر هبو افروشا خلق داوا كدو بو چونك توانيويتي شاعري ازغار غوري كورزندوك هاتوا بيدويني مثلا كامران لا مقطعك سبارت با شاديو خمله قصاك ما وسغوران خويا قصاك من بو اهميه تشتكل وداك تو هستكي ام كسل قال قران قصاك وهذا كان يعني حالتك بودروزك خياليه بلا بخيالي جنيه مثلا كامران باش كدو لكتبه لبيشواتو هستكي كامران
لما مامۆستا تووڕەیە ئەوێ بڵێ تۆ مامۆستا تۆ بۆچی ئەم شعرە دەوەندە خەماویە شعری چیە مامۆستا گۆران دەڵێ سەردەمێک بوو دنیای جانم تاریک و چۆڵ بوو کام بە ڕۆژکەی گەرمە دڵم چەشنی سەهۆڵ بوو سەردەمێک بوو سەردەمێکی دوور و درێژ بوو نوێنی ئارام بۆ من لەسەر چەرپایی لێژ بوو کاکەمەران لە گفتوگوکانی خۆی مامۆستا گۆران قسا کا بەڵام مامۆستا گۆران جواب داتەوە ئەڵێ بابا تۆ شعرەکە تەواو نەکردووە ئەم شعرە بەشی تریشیە ئاخرەکەی ئەڵێ ئاخری شعرەکە ئەمە ئەڵێ لەو ڕۆژەوە دیومە سحری زەردەخەنەی تۆ دنیای دەروون مەلەکانی هاتوونەوە گۆ سەرچاوەکەی عمری جوانیم هاتۆتەوە قوڵ باخچەی ژوێنم پڕ بۆتەوە لە نەمامی گوڵ ئەمە شەرحێکی ئێجگار جوانە بۆ خەم و شادی کە مامۆستا گۆران ینی هەر شاعری خەم نییە شاعری شادیشە من ئەمە بە یەک نقطەی تر لە مەسەلەکە باس لەوە بکەم کە جیاوازی نێوان مامۆستا گۆران و مامۆستا گۆران چی کردووە کاکەمەران باسی کردو بەڵام مقارنەیەکیم بە شاعری تری گەورەی کورد کە ئەویش عیبارەتە لە شێرکۆ بێکەس بەڕێی من مامۆستا گۆران هەوڵی داوە کە ئەوەی کە پێوترێت سروشتاندنی شعر یا شعراندنی سروشت یا هونەراندنی سروشت ئەو هەوڵەدا گۆران کە سروشت بکا بە شعر بۆ نمونە لەم شعرەدا هەمووتان بیستوتانە ئەڵێ کۆمەڵە شاخێک سەخت و گەردنکەش ئاسمانی شینی گرتووەتە باوەش سەرپۆشی لوتکەی بەفری زۆر سپی بە دارستان ڕەش ناو دۆڵی کپی وای ئوستاستا باشە ملاحەزەتان کرد کە بڵێن شعرەکە هەمووی باسی سروشتە کۆمەڵە شاخێک سەخت و گەردنکەش ئاسمانی شینی گرتووەتە باوەش سەرپۆشی لوتکەی بەفری زۆر سپی بە دارستان ڕەش ناو دۆڵی کپی جۆگەی ئاواکان تایە قەتیسما ڕۆ ناکەن پێچی شاختەوە و شعرێکی زۆر مەشهوری مامۆستا گۆران وەزام گەشتی هەورامانە گەشتی بەڵێ کاک شێرکۆ ئەمە هەستی پێیەکەی دەرەدا مامۆستا گۆران باس لە سروشت ئەکا بە تەواوی بەڵام کاک شێرکۆ شعرێکی هەیە کە هەر بۆ مقارڕم باسیەکەم بۆی کە بزانی گەورەی گۆران و کامەران باخی پێداوە لە شەرحەکە شێرکۆ شعرێکی هەیە کە هەوڵ ئەدا بە عەکسی مامۆستا گۆرانەوە هەوڵەدا کە سروشت بمرۆڤێن یا مرۆڤاندنی سروشت هەوڵ دەدا کە ینی یاخود سروشتاندنی مرۆڤ تێکەڵەکە بە سروشت شعرەکە خوێنمەوە ئەڵێ ئەم شاخەوە هەڵکەوتووە ئەڵێ پیاوێکی درێژە و ساڵ 12 مانگ سەرمایەتی و پاڵتۆیەکی خۆڵەمێشی ئاودامانی تەسکی لەبەر خۆی کردووە پاڵتۆکەشی بە 4 قۆپچەی گابەتی جل داخستووە ئەم شاخەوە هەڵکەوتووە ئەم ڕۆژشەبەق بردومان بوو منەر خەمی ئەم پیاوەم بوو دواتی کە سەرنجم دایە وەک خۆی چۆن بوو هەر بە پێوە ڕاوەستا بوو تەنها یەک قۆپچەی پاڵتۆکەی لە شوێن خۆی ترازا بوو یعنی شێرکۆ هەوڵەدا کە تێکەڵێ بکات لە بینی سروشت و ئینسانە ئەم ئالاس قۆپچەکەی و پاڵتۆکەی و ئەوانە تێکەڵە کات کە بە شێوە لە شێوەکانی سەر هەستەکە کە جیاوازە لە مامۆستا گۆران بۆی کە مامۆستا گۆران بە هیچ شێوەیەک تخۆن لەو مەسەلەیە ناکەوە ناوێ ئەو دوو بابەتە تێکەڵکە بە بڕای من کامەران کارێکی گەورەی کردووە وەکو وتم و بۆی کە هەوڵی داوە پیاوێکی ئێزگار گەورەی گەلی ئێمە کە مامۆستا گۆرانە زیندوو بکاتەوە لە ڕێگای دیالۆگەوە دیالۆگ شێوازێک لە شێوازەکانی ئەدەبیات کە زیندوێتی تایە ئەم زیندوێتیە نەقڵە بێ بۆ خوێنەر یا بۆ کەسێکی گوێی لێگرێ ئەگەر بە تەسەوری منوانە بۆ یابوون من کتێبەکانی ئەفلاتون کە باسم کرد ئەگەر دیالۆگ نەبووە ناگەشت بە ئێمە ئەم دیالۆگانە ئێستاش هونەرمەندانی ئەوروپا باسێکن ئەڵێن لە ئەفلاتون چەند مەزموونی کتێبەکانی گرنگە ئەوەندە شێواز و ستایلی کتێبەکانی گرنگە بە بڕای من ئەم ستایلە ئەم شێوازە من بۆ کتێبی ئەمەی ئەوە یەکەم باز ناکەمەوەی لە خەیاڵەوە بۆ خۆڵ ئەوەی تر بازەکەم مامۆستا گۆران ئەم شێوازە لە نەقڵی مامۆستا گۆران بۆ گەلی ئێمە شێوازێکی گرنگە و بە بڕای من مای دەستخۆشیەوە سپاسان دەکەم قسەکانی من تەواو لێرە دەستخۆش زۆر سپاس کاک بابەکر زۆر سپاس بۆ خوێندنەوەکەت تامان کاک بابەکر خۆشی هەر نووسەرێک و خوێنەرێکی باشیشە 6 ساڵ بەرپرسی بەڕێوەبەری هونەری ڕۆشنبیری سلێمانی بووە ئیتر شارەزایەکی تەواوی هەیە لەو ماوەی ئەویشە بەڕاستی حەقە دەستخۆشی لێ بکەین و ئاماژەی پێ بدەین کە زۆرترین چالاکی هونەری ئەنجام درراوە زۆر سپاسی دەکەین زۆر سپاس بۆ برای بەڕێزم کاک بابەکر بەڕاستی یەکێکە لەو کەسانی کە پشتیوانی ئانی بەردەوام حیوار و گفتوگۆمانە بۆ پێشتریش
لە کتێبەکانی تریش هەنەگەر لەو کتێبانە بە تایبەتی باسی شێرکۆی کرد بیرم کەوتەوە من پرۆژەی بڵین دوای مردنی کاک شێرکۆ پرۆژەی نامەکانیم کۆ کردەوە ئەوژی ئەدەبیاتی نامە خۆتانەزان زۆر گرنگە دوو بەرگ بوو بە پشتیوانی کاک بابەکر ینی هەر بیریمیت کە سپۆنسەری وازانم چاپی دووەمیشی کرد کاک بابەکر لێرە سوپاس دەکەم و بیریشم چوو لە ڕاستیە من لە سەرەتا ینی جگە لە بەخێراتن ینی زۆر بکۆڵی احتیزارە خوازم بۆ هەر هەمووتان بە تایبەتی هەندێک لەو هاوڕێ دۆستانە لە شوێنی دوورەوە هاتون و سوپاسی زۆر بێپایان بەخێراتن یەکەم سوپاس بۆ ئەم سنتەرە خۆشەویستیش کە ئەم ئێوارەیان من لە ڕاستیە زۆر دڵخۆش بووم پێوە گفتوگویەک بوو هیوادارم ئەو دڵخۆشی لای من هەیە گەشت پێ بە ئێوەش و تۆزێک لە مادیوێتی ئیش و لە سترێس و لەم بارودۆخەی هەم باشووری کوردستان هەم ڕۆژ ئاوە و هەم دنیا بەڕاستی تێکەوتووە یەک تۆز بۆ ئەمنی ساعتە تۆزێک ینی ئارامی گەشت پێ بە ڕۆح و دەروونتان. خۆشەویستانی کەناڵی بیکەیفۆ لە هەر کوێیەکەن سڵاوتان لێبێ. من شەموس نادرم شەموسی خۆتان لە کەناڵی بیکەیفۆ وەک دەزانن کەناڵی بیکەیفۆ لە خزمەتی کوردانی بەریتانیا و ئەوروپایە بەبێ جیاوازی. کەناڵی بیکەیفۆ کەناڵێکی سربەخۆ و بێلایەنە لە وڵاتی بەریتانیا. بیکەیفۆر ستایلی نوێ بەرنامەی جوان خزمەتی باش دەنگ و ڕەنگی کوردانی تاراوگە.